هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی فەڕەنسا بەڕێز ئازاد مستەوفی ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی لە پاریسەوە لەگەڵمانە. بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاگەزا سیناریۆ و ئەگەرە چاوەڕوانکراوەکان لە هەڵبژاردننی فەڕەنسا چییە؟ منی سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و هەروەها بنێرانی تەلەڤیزیۆنەکەتان ئەوەی کە دیارە ئەمڕۆ هەتا ساعتی 12 کە ئاماری هەڵبژاردنەکە ڕاگەیەنرابوو لە میدیاکانی فەڕەنسا کە من بەردەوام متابعەکە تا ئێستاشی لەگەڵا بێت هەتا ساعتی 12 و ئامارێک کە دراوە لە ساعت 4 بەشداری زیاتری بەخۆ بینیوە بەرامبەر بە هەفتەی ڕابردوو و خەڵکی زیاتر بەشدار بوون لە هەڵبژاردنەکەیە. بەڵام ئەو ڕێژەی کە چ لایەنێک زۆری نەبەدەستێنێت تا کاتژمێر 8 ئێوارە بە کاتی فەڕەنسا ئەنجامی کۆتایی باس ناکرێت. بێگومان ڕاپرسیەکان کە باسییان کردبوو و هەروەهای هەفتەی ڕابردووش کە خولی یەکەمی و هەڵبژاردنە بوو ئەو کورسیانی کە بەدەستێناوە ئێوە لە راپۆرتەکەتانە زۆر بە باشی باستان کردبوو. ئەگەری ئەوە هەیە کە گردبوونەوەی نیشتمانی یا بڵێن باڵی ڕاستی توندڕە و بە سەرۆکاتی مارین لۆپەن ئەوانە زۆرینە بەدەست بێنن. زۆر باشە. جۆردان باردێلا کە سەرۆکی گردبوونەوەی نیشتیمانیە و پێشبینیەکرێت زۆرینە بەدەست بهێنێ، ئەڵێ یان گردبوونەوەی نیشتیمانی زۆرینی ڕەها بەدەستێنێ و دەست بە پرۆژەی بژانەوە ئەکەین یان وڵات دەچێتە حاڵەتی فلیجیەوە. مەبەستی لەمە چییە؟ فەڕەنسا بۆ چێتە حاڵەتی فلیجیەوە؟ بەڵێ دیارە باردێلا کەسێکە کاندید کراوە لەلایەن مارین لۆپەن و ئەو سەرۆکی ئەو پارتی ڕاستی توندڕەوە ئەمەی کە ئەڵێ وڵاتە چێتە ناو پارەی ئیفلیجیۆ لەبەر ئەوەیە کە بمانەوێت یاننا ئەم پارتە بڵێن ڕاستی توندڕە و بە ئەگەری زۆرینە بەدەست دێنێت کە زۆرینە بەدەست بێنێت لە پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک وەزیران هین ئەوانە. ئەگەر مەکرۆن ڕێ بەمە نەدات بێگومان گرفتی زۆر بێت بە پێی قانون بێ ڕێبدات کە خۆی ئەبێتە سەر کۆمار مەکرۆن هەروەها بێتۆ سەرۆک وەزیران و سەرۆک پەرلەمان لە باڵی ڕاستی توندڕۆ ئەبن. ئەمە گرژیەک هەم بۆ ناوخۆ دروستەکە هەم بۆ سیاسەتی دەرەوە چون سیاسی دەرەوە سەر کۆمارە بێ بڕۆی بات و سەرۆک وەزیرانیش بۆی هەیە ڕای خۆی ڕابکەێنێت. ئەم گرژیە چونکو ئەوان ڕێک دوو سیاسەتی جیاوازیان هەیە هەم بۆ ناوخۆ و هەمیش بۆ دەرۆ. بۆ دەرۆ سیاسەتی ڕاستی توندڕۆ ئەوەیە کە لە زۆربەی هاوپەیمانەتەکان بێتە دەرۆ هەروەها بێتەوە بەرامبەر کێشەی رووسیا و ئۆکراین چونکو ئەمان ڕاستی توندڕۆ و نزیکە لە رووسیا بە نوعێکی تر ئەڕوانێت لە کێشەکان سیاسەتی ناوخۆشیان ڕێک جیاوازە بەرامبەر بە پەناهخواز بەرامبەر بە کۆچبەر. ئەم گرفتانە لە بابەتی ئابووریش و هەروەتر ئەم گرفتارە ڕوئەت. باشە کاگەزات سیاسەتی کابینەی داهاتووی حکوومەتی فەڕەنسا دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەربارەی عێراق پێشبینیەکەن چۆن بێت؟ ڕاستی توندڕە و مەیلە و رووسایە لەباری ئابووریشۆ ئەو سیاسەتی کە رووسیا بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بۆ ئەوروپا ئەوێت ئەوان لێی نزیکن. لەباری سیاسیشۆ هەروەتر لە هەردوو بارەکۆ ئەوان زیاتر مەیلە رووسیان. بۆیە خەڵکی فەڕەنسا ترسێکی هەیە لەوەی کە فەڕەنساکەوێتە ناو زۆر مەشاکلی سیاسی و ئابووری هەروەی کە لە دوای بەرگزیتی بەریتانیا ڕوویە. بەڵام لێرە بابەتێکی تریشە کە زۆر گرنگە ڕنگ بێت بۆ بنیانانی ئێوە سەرنجڕاکێش بێت کە باسی بکەین ئەویش دڵڕاوکیەکە کە لە ناو خەڵکی فەڕەنسایە هەیە کە مارین لۆپەن هاتووە کەسێکی وەکو سەرۆک وەزیران دیاری کردووە بۆ داهاتووی فەڕەنسا کە کەسێکە ئەزمموی سیاسی و ئەزمموی بەرپرسایەتی سیاسی نەبووە. گەنجێکی تەمەن 38 ساڵە و هیچ ئەزمموونێکی تا ئێستا لە خۆی ننوانوە. ڕۆژنامەکانی فەڕەنسا میدیای فەڕەنسا زۆر بە دڵڕاوکیەوە باسی ئەم بابەتاکەن کە چۆن ئەکرێت تۆ چارەنووسی وڵاتێک دێتە کەسێکی بەمنەوە کە لەم بابەتەوە ئەزمموونێکی نیایە ناو حیزبەکەی تۆ کەسی تر نەبوو کە ئەم هەستیاریە پێ بدەیت کاتی داوتە دەست ئەوەش کە بووە هۆی ئەوەی کە ئەم بابەتی کە بۆ هۆی ئەوەی کە ڕاستیەکان بێنە سەرکار با من ئەمەش باز بکەم ئەگەر مەجال بەنە زۆر سپاسدانەکەم کە ڕاستەکان بێنە سەرکار.
یەک هەندێک سیاسەتی چەپەکان بوو کە ئێستا پەیمانەتیان دروستکەوە لە ناوخۆیان ئەو مەلایەنشەن دیارە چەپی رادیکاڵەکە و باستان کرد لە راپۆرتەکەتانە و هەروە سیاسەتی میانەڕەوەکان کە ماکرۆن خۆی بوو هەندێک سیاسەتیان پێڕەو کرد کە لە ڕاستیە ئەو خەڵکی کە دەنگ ئەدا بەڕاستی توندڕۆ و بەو مانای نییە کە هەمویان باوەڕیان بە چەمکەکانی ڕاستی درۆ بێت لەبەر ئەو سیاسەتە ناوخۆ ئابوووریانەیە کە ئەو دوولانە ناتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم دیوان سالیاری لە فەڕەنسا هەیە چارەسەری بکەن ئەم کێشە و گرفتە ئابووری بڕۆکراسیانی کە لە فەڕەنسا هەیە چارەسەری بکەن من خۆم لەگەڵ خەڵکە کە قسەمە کرد کە بۆ دەنگەدەن بە گروپەکەی مارین لۆپەن ئەمە تەنیا لەبەر ئەوەی کە وشیاریەک دەین بە باڵێمیان ڕۆ کە ئێمە ناڕازین لە سیاسەتەکانی تۆ ئەمە لایەنێکی باڵێ لایەنەکە تریشی خۆی هەڵسوکەوتێکی خۆتان نەزانن نەشیاوە کە پەنابەری ئیسلامی توندڕە و لە فەڕەنسا لە خۆی نواندی و بۆ هۆی ئەوەی کە ئەوان بڵێن ئەوە تایمات هەرچی هاتین بەرامبەر بە پەنابەر و پەناخوا سیاسەتی نەرمیمان نوان بەڵام هێرشەکانی سیاسی بووە هۆی ئەوەی کە ئەم باڵا بتوانن لە ناو خەڵکە دەنگێکیان بڕوات بەڵێ فەرموون کاکازات گابرێل ئەتال سەرۆکوەزیرانی فەڕەنسا ئەڵێ براژەخوازەکان مەترسین لە سەرداهاتووی فەڕەنسا بۆچی براژەخوازەکان مەترسین لە سەرداهاتووی فەڕەنسا ئەو مەترسیانە چییە؟ ئەو لە گروپەکەی ماکرۆنە لە حیزبەکەی ماکرۆنە سەرۆکوەزیرانی ئەوە بێگومان لە ڕێکلامی هەڵبژاردنە کەس بەوەی تر ناڵێتەوە باشی هەر هەموو لایەنێک یەکتر تۆمەتبارەکەن بەوەی کە ئەگەر ئەو بێت وڵاتێکە چێ دەگەر ئەمیتریان بێ وڵات باشتر ئەبێت ئەمەی کە سەرۆکوەزیرانی ئێستای فەڕەنسا لە حیزبەکەی ماکرۆن ئەم بابەتاڵێت هەرو بابەتە کە باسم کرد چونکو سیاسەتێکی شێوی و ئاڵۆزی لە بواری سیاسەتی دەرەوەی فەڕەنسا ئێمە ئەیبینین دوو ڕای جیاوازە بێت ماکرۆن دوای ئەوەی کە لە هەڵبژاردنەکەی پەرلەمانی ئەوروپا زیانی دەنگی کەمی هێناوەتەوە هات خۆی تووشی ئەم بابەتە کرد ئەم ڕیسکە گەورە کرد هەڵبژاردننی پێشوەختەی ڕاگەیانە پرسێکی زۆر گەورە و پرسێکی زۆر خراپ بوو پێیوا بوو ئەتوانێت بەمکارە هێزی خۆی و چەپەکان بکاتە یەک هاوپەیمانیتی و بەرامبەر بە ڕاستی زۆر باش کاکزا پرسیار بە کورتی وەڵام بیتەوە ئەم هەڵبژاردنە چی لە دۆخی فەڕەنسا گۆڕێن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی شێوازی ژیانی فەڕەنسیەکانەوە لە دۆخە ئابووریەکاندا چی ئەگۆڕێ بۆ فەڕەنسا چی پێ ئەم هەڵبژاردنە ئەگەر هات و جۆردان بووە سەرۆکی داهاتوو بێگومان باڵی ڕاستی توندڕۆ و سەرۆکوەزیرانی و سەرۆک پەرلەمان ئەگرن دەستی خۆیان بەڵام ماکرۆن هەر سەرۆک کۆمار ئەمێنێتەوە ئەوەی کە لە دۆخی ئابووری فەڕەنسا ئەیگۆڕێت بەپێی ئەو لێکدانەوەی کە ئابووری ناسەکان ئەیکەن ئەگەر بتوانن لە هاوپەیمانی نێودەوڵەتیەکان بێنە دەرەوە بە زیانی فەڕەنسا تا بێت. بەڵێ سوپاس بۆ بەڕێز ئازاد مستەوفی ڕۆژنامەنووس و شتۆڤەکاری سیاسی لە پاریسەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاکەزە بەخێر بێ.